بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و دکتۆر کاروان حەمەد ساڵح پسپۆری کارژێڕووی ئابووری قسە دەکەین لەسەر دەسەڵات و بەرپرسیارەتی بە تایبەتی لە هەردوو ڕووی سیاسی و ئابووریەوە بەخێراتتان دەکەم. سوپاسان دەکەم زۆر. دکتۆری بەڕێز با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم لەگەڵ هەناردەکردنی نەوت یا لەگەڵ دەستپێکردنی هەناردەکردنی نەوت بابەتێک هێنرایە پێشەوە ئەویش بریتی بوو لە قسەکردن لەسەر اقتصاد و ئابووری سربەخۆ بە تایبەتی لەلایەن حکوومەت و ڕوونتریش بڵێم لەلایەن خودی نێچیروان بارزانیەوە. ئێستا نەوت هەنار دەکرا پرسیارەکە بە کورتی کەمەوە ئێمە لە ئێستادا لە کوێی ئابووری سربەخۆیدان ئەم پرسە بە کوێ گەیشت؟ سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ میوانداریتان و خێراتنی کاک سۆرانی شەکەم. وڵای بەداخەوە ئێمە ئەتوانین بەبێ لە ینی بکردنەوەیکی ئایدۆلۆژیان یان حیزبیش بە سەراحەتەوە بڵێن کە شتێکمانیە لە هەرێمی کوردستانە بە ناوی سیستەمی ئابووری بێ یا سیاسەتی ئابووری بێت، تەنانەت سیاسەتی داراییشمان نییە. لەبەر ئەوەی کە هەر لە ماوەی ڕابردوو کاتێکە بانگەشەی ئەوە کرا کە ئێمە هەناردەی نەوت ئەەکەین بۆ شێوەیەکی سربەخۆ و وڵاتان تا ڕادێک بێدەنگیان نوان و ئەو فرسەتێکی گەورە بوو هەرێمی کوردستان. بەڵام بەداخۆ ئێمە هەرو کات ئاماژەمان باوکە ئەگەر ئەم سیاسەتە سیاسەتێکی نیشتیمانی نەبێ بە دڵنیاییەوە بەزەرە ئەشکێتەوە بۆ هاوڵاتیان، چکە هەر لە سیاسەتی دارایی شەوە یانی زۆر جار کە تۆ پارەشت نییە هەموو جارە خێرت بۆ بێنێ. ئەگەر هات و کەسەکە دەستی ئەمین نەبێ و عقڵەتێکی سیاسەتی دارایی باش و عقڵەتێکی ئابووری نەبێ زۆر جار لەوانە نەکبەتیت بۆ بێنێ چاوی تەماحل لەسەر جیا بکە. لەبەرەوە سیاسەتی ئابووری و سیاسەتی سربەخۆی ئابووری یەکەم ئەوە سیاسەتی سربەخۆی ئابووری نەبووە. ئەگەر سەریش بگرێ و باشی سەری بگرتایە هەر پێی ناوتە سیاسەتی ئابووری سربەخۆیە، چکە ئەکرێ سربەخۆیەکی دارایی بۆ مسۆگەر کا لەوەی کە تۆ نەگەڕێتەوە بۆخە. بەڵام سربەخۆیی ئابووری لەبەر ئەوەی کە جیۆپۆلیتیکی ئێمە جوغرافیای سیاسی ئێمە پەیوەستە بە ئێران و تورکیا و سووریا و باشان دەوڵەت نین، سیاسەتی ئابووری کاتێک دەتوانێت خۆدای ڕێژی خۆت خاوەنی ئیرادەیەکی ئابووری بی، خۆ بتوانی بەرهەمە ناخۆیەکانی خۆت بپارێزی، خۆت بتوانین تەحەکومکەی بۆ داهاتی نەوتە و بتوانی کەرتە بازرگانەکانی دەرەچێخانی ئابووری خۆتی پێ بکەمە هیچی نایشتوانێت. یعنی پێ دەڵم خاوەنی بڕیاری سربەخۆی ئابووری بیت پێش سربەخۆی دارایی. ئەم بابەتە ڕکلامێکی سیاسی یا لە بابەتەکە نەگەیشتبوون لە ئەسڵ؟ بەڵێ بیزەبەت خۆی ئەوە بڵێ عوزرێکی پێشوەختە بوو بۆی بتوان ئەم نەوتە بفرۆشن و زۆر جار ئەمە بەکو بڵێین ڕوئیایەکی حیزبی و بنەماڵی و شخصی لە پشتەوە بوو پێشەوەی کە ڕوئیایەکی نیشتیمانی لە پێشەوە بێت و ئەتوان بۆی ئەوە ڕوونکەمەوە پێشتر وتمان کە ئەمە سیاسەتی ئابووری نەبووە و ئابووریکی سربەخۆشمان هەرگیز بۆ بەدەست ناخە ئەگەر ئێمە ئەم عەقڵیەتە لە حکومڕانی دەوڵەت بەڕێوە بەرێ و چکەوتم پێویستمان بە ئیرادەی بڕیاردانی ئابووریە. یعنی بۆ نمونە ئێمە وەزیری کوشت و کاڵمان و وەزیرێکی چالاک، بەڵام کاتێک کە سیاسەتی نەودەوڵەتی و زائیدەن نەبوونی بڕیاردانێکی خۆڕسکانە لە ئەنجومەنی وەزیرانەوە نەیەشتۆ بڕیارەکانی ئەو سەر بگرێ، کەواتە ڕێگەی نەیەوە بڵم بمنە بتوانێت پارێزگایی لە بەرەبوومی جوتیارانکە پارێزگایی لە سیاسەتی خۆی بکە بە بژانەوەی کوشت و کاڵ. ئەمە تەنها بەشێکەوە لێەوە ئەبین بۆ بەبەشی بە کەرتی پیشەزازی بۆ کەرتی تەندروستیست کە بەشێکە لە ژێرخانی ئابووری، تەنانەت کەرتی پەروەردە کە بەشێکە لە ژێرخانی ئابووری. هەموومانە من تەنها یەک نمونەت پێڵم بۆ نمونە لەوانەیە کاک سۆرانیش باش متابعی کردبێ کێڵگەنەوتی کە ئێمە وتێ بۆ کێڵگەنەوتی ناتوانین زۆر دروستکەین پاڵاوتەی نەوت دروستکەین تا قەیرانی نەوت چارەسەکەین لە بۆ لەبەروی ئەو ئیرادەی بڕیاردان لە دەست هەرێمی کوردستانە لە دەستیان ناوە بۆ بەهۆی ئەوەی کە یعنی بڵێن گوێڕایاڵی هەنە شوێنەکەن وڵات دەبەوە وتێتی بۆ نیە دروستیکە لەبەروی من دروستم کردن نۆتەکەی تۆ پاڵێوم. کەواتە ئابووری ئێمە ئەوە کە لە خزمەتی وڵاتانی دراوسیا بووە ئەوە لە خزمەتی خۆمان نەبوو، ئەوە بێکاری لە دەرەوەی وڵاتی خۆمان چارەسەر کردووە، بێکاری لە وڵاتی خۆمان لە چارەسەر کردووە. حاڵەتێکی تر ئەوە بەهای توانای لە هەرێمی کوردستان کەم کردووە لە ڕێی بخۆرکردنی هاوڵاتیان لە ڕێی وەک گوتم ئەمەیە مۆزوعەکە ئێمە سیاسەتی ژمێریاریمانە بووە پارەیەکە تەوزیعەکەن تەوزیعەکە چۆن بە دەستێکی پیس دەستێکی ئەمین نییە حتا ئێمە وەگوتم دووبارەیەکەم سیاسەتی ئابووریمان نەبووە چ جای سەربەخۆکەی سیاسەتی داراییشمان نەبووە. ئێمە ئەرکێکی ژمێریانە هەبوو ئەم حکومەتە و ئەوەیشی کە ئەرکە ژمێریارەکە کردو دەست
کەسێکی ئەمین نییە بۆیە ئەو وایلات وێسە لە پەنە ئەم هەموو هەناردەینەوە تا ئەبینی موچەنێ لە پەنە ئەم هەموو هەناردە نات ئەبێ خانە نشینان هەستەرە بگرن بۆ موچەکانیان بۆیە بەڕاستی وە گوتمان ئەوانە هەمووی بۆ بڵێن دیعاەیە بووە و بۆ ئەوە بۆ کە بەهانەیەک بۆ بۆی بتوان دەستیان بگا بۆ سامانی ژێرسەویە کە بەداخەوە ئێستا کەس نازانێ ڕۆژانە چەند هەناردە ئەکرێ و داهاتەکەی بۆ کوێ ئەچێ وەزیری داراییش ئەوەی من ئاگادارم وەزیری دارایش ئاگای لێ نییە مەگە بەنامە ئاگادار بکرێتەوە لە دوانیدا تەسەوڕ دەکەم لەگەڵ پەرلەماندا بۆ بێت لە دانیشتنیامان ینی بابەتێکی وهای وروژاندووە کە بە تایبەتی لەوەی بە پەیوەندی هەیە بە گەڕانەوەی پارە بۆ بانک کاگە سۆران کەواتە بابەتی نەوت نابووری سەر بەخۆی بۆ هەرێمی کوردستان دروست نەکرد دەکوترێ هەتا لە ڕووی سیاسیشەوە جاریشتر هەرێمەکە ینی وابەستە کردەوە بە بەداخۆ بەدەرەوە بە تایبەتی بە تورکیا بە وڵاتانی ئیقلیمی لەو بارەوە بەڕێزە قسە چییە؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ینی سیاسەتی سەربەخۆشی لێسەندینەوە بەڵێ ئەگەر هەبوو بێ لە ئەسڵدا ئەمایانی ڕاستیە هەرێمی کوردستان بەو تەمەنەی کە حکومڕانی خۆماڵی خۆی کردووە قەت بیری لەوە نەکردوێتەوە ئابووری سەربەخۆ و ئەوەی پێی دەڵێن ئیکتیفای زاتی خۆی دابین بکات بەو داهات و سەروەتە طبیعی کە هەیەی تاو کاتێک کە نەبووین بە خاوەنینەوە دۆخەکە جیاواز بوو بەڵام لە ساڵی 2010ەوە کە هەرێمی کوردستان تەماعی دەچێتە سەر دۆزینەوە و دەرهێنان و بەرهەمهێنانی نەوت گۆڕانکاری دروستە بێ گۆڕانکاریەکە لە تەوازونی هێز لە باڵانسی هێز لە خۆ دەوڵەمەندکردنی چەند هێزێک و چەند بنەماڵەیەک سەر هەڵەدا بەداخەوەی لێم تا ئەو کاتێک کە نەوت زیاتر دەکەوێتە چنگی ئەوان دۆخی هەرێمی کوردستان خراپتر دەبێت چونکە کاک دکتۆر لە ئابووری شارەزایە لە هەر وڵاتێک ئەگەر دیموکراسی و شەفافیەت نەبوو لە دامەزراوەی حکومڕانی و لە دەسەڵاتە نەوت بەرهەم هات و کەوتە دەستی نائەمینەوە حکومڕانیەتیەکی مافیاگەرانە دروستە بێ ئەمە بەسەر ئێستای هەرێمی کوردستانیشدا دەستە پێ بەدڵنیاییەوە ئەمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ ئەوانەی کە دەسەڵاتیان گرتووەتە دەست خۆیان سەپاندووە بەسەر دەسەڵاتە ئابووری و دامەزراوەکانی حکومڕانی و بازاڕ و هەمویان قۆرەخ کردووە بۆیە بێکاریان بۆ خەڵک گەشتۆتەوە بازاڕ لە دەستی خۆیانە لە هیچ شوێنێکی دنیا وەک هەرێمی کوردستان نییە سیاسی بزنسمان بێ سیاسی خاوەنی کۆمپانیا بێ لە هەمان کات لە حکوومەت بێ و بازرگانیش بکات و ئەوەشی کە هاتووە بە ئیرادەی خۆی و بە سەرمایەی خۆی سەرمایە گوزاریەکە و بازرگانیەکە ئەمانە بەبێ دەزمایە بوون بە شەریکی بۆ ئیفلاسیان بە زۆرێک لەوانە کرد کە خاوەن پارە بوون خاوەن پرۆژە بوون تا ئەو کاتەی پرۆژە هەبووتیایە شەریک بوون کە پرۆژە وەستاوە پارەکەیان بە کاملی بردووە کە بوون بە خاوەنی نەوت بۆ خۆیان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان دەستیان تێکەڵ کردو بە کۆمەڵێک گرێبەستی ناشەفاف هەر بۆیەش وڵاتانێک لە ڕووی ئیقلیمی و نێودەوڵەتیەوە تا ئێستا پشتیوانی ئەم جۆرە حکومڕانیان چونکە ئەو مستەفید بوونەی لە هەرێمێکی بچووکی وەکو کوردستانە هەیەە وڵاتانی زلهێز کە کۆمپانیا گەورەکانیان هاتۆتە هەرێمی کوردستان لە وڵاتەکەی خۆیان و لە هەر وڵاتێکی ترکەوە بەرهێنانەکەن کە نەو دەکڕن نەوەێنن ئەوەندە قازانج ناکەن و ئەوەندەش کار ئاسانیان بۆ ناکرێ وەکو چۆن ئێمە یاسایەکی و بەرهێنانی خراپمانەیە بۆ ناوخۆ بۆ دەرەوە خاوەن کۆمپانیا و سەرمایەدارەکان لی مستەفید بوون لە خاکی هەرێمی کوردستان لە سەرمایەی هەرێمی کوردستان لە یاساکانی هەرێمی کوردستان لە دامەزراوەکانی حکومڕانی لە بەرامبەر ئەوە بووە کە تاوەکو دەرفەت بدرێت بەوەی کە زۆرترین سەرمایە گوزاری ینی لە دەرەوە ئەمە کارێکی زۆر باشە بەڵام ناکرێتەوە بۆ 10 ساڵ ئەم کۆمپانیایە کە بە 3 ساڵ کەوتۆتە قازانجی گەورە تۆ بۆ 10 ساڵ لە هەموو باجێک بیبەخشی ناکرێت هیچ کۆمپانیایەکی نەوتی باج نەدا بە هەرێمی کوردستان
دەڵێن بۆ ئەمەتان کردو، دەڵێن لەبەرەوەی کۆمپانیاکان بمێننەوە لێرە تەماعی زیاتریان هەبێ. ئەمە وێرانکردنی هەرێمی کوردستانە، ئەمە زیانگەیاندن بۆ بە ئابووری هەرێمی کوردستان بە ئایندەی هەرێمی کوردستان بۆ خۆیان. نەوتەکەیان بردووە، بەشی زۆری پارەکەیان بردووە لەگەڵ کۆمپانیاکانی شەریک بوون لە مڵکانەوە لە کۆمپانیای سکیوریتیەوە بۆ دابینکردنی ئەمنیەتی کۆمپانیاکان لە تەجهیزی پێداویستێت لە هەموو بوارێکە خۆیان ئێستا بە کورتی ئێمە وەکو هەرێمی کوردستان لە نتیجەی ئەم سیاسەتی اقتصادی کە گومان دەکرێت لە ئەسڵدا هەر هەبێ شتێ بناوی سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای دەرهێنانینەوە ئێمە بوونەتە بارەمتەی وڵاتانی ئیقلیمی وەکو هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە کۆمەڵێکی زۆر لەو کێڵگە نەوتیانە ئێستا کۆمپانیای آخر لە ڕووی اقتصادی کە تۆ ناچار بووی کێڵگەکانی هەرێمی کوردستان بەشێکی بفرۆشی بە کۆمپانیایە کە وڵاتێکی نێودەوڵەتی یا ئیقلیمی خاوەنێتی وابەستەی سیاسیشی لێکەوێتەوە. ئێستا هەرێمی کوردستان بەبێ ئەوەی زۆر سوودمەند بێ چۆتە ژێرباری مەرجەکانی بانقی نێودەوڵەتی و بانقی نێودەوڵەتی لە بەرامبەرەوەی کە پارادا بە عێراق بەشێکی بۆ هەرێمی کوردستان بێ ئەم جۆرە لە وابەستەی دروست بووە. ئەوەی کە قورسایی گەورەیە لە زیادکردنی باج، پێبژاردن، ڕسومات لە هەندێک بواری تری تەقەشوف بە ناوی بچووکردنەوەی خەرجیەکانی حکوومەت هەموو مەرجەکانی بانقی نێودەوڵەتیە کە بانقی نێودەوڵەتی لە هەر وڵاتێکە مەرجەکانی چەسپی بێ و ڕێنمایەکانی جێبەجێ کرابێ و پارەی دابێ ئەو وڵاتە تووشی گرفتی گەورە بووە، تووشی نەهامەتی بووە. ئێمە ئێستا بەشێک لەو نەهامەتیەمان بەسەراتەوە بەڵام هێشتا ماوێتی زیاتریش دەرکەوێ. زۆر باشە زۆر باشە. دکتۆر کەمێ قسەت یا ئاماژەت پێدا بەڵام دەمێت کەمێ زیاتر لەسەری بوەستین. بەفعلی ئەم نەتیجەی سیاسەتی اقتصادکردنی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو قسەی ڕاستە کە کارەساتە بۆ کۆمەڵگە و بۆ هاوڵەتیانی بەڵام بۆ دەرەوەی خۆی بۆ بە نیعمەت. زۆر تەواو چکە بۆ لەبەرەوەی کە بەداخەوە ینی ئەقڵەتێکی اقتصادیشی چییە لە وڵاتانە ئەوەیە بنەماکانی اقتصادێکی جێگیر لە وڵاتەکەی خۆیان جێبەجێ بکات. باشە ینی ئابوووریکی جێگیرمانەبێ. ئابووری جێگیر ئیسفادەی چییە؟ سوودی ئەوەیە کە تۆ وە بەرهێنێک هاوڵاتیە کە تەخەڕوجەکە لە زانکۆوە بتوانە بیل لەوە بکاتەوە ساڵێکی تر پرۆژەی خۆی هەبێ، بتوانە پلانی 5 ساڵ و 10 ساڵی هەبێ. کاتێک کە تۆ ئابوووریکی جێگیرت نەبێ بازرگان نازانێت چ بکات، چۆن بیرکاتەوە کەی منەجات پلانی داچی دامنێ. جاوەرە بۆ هاوڵاتی سادە ئابووری جێگی بەمانای دڵخۆشکردنی هاوڵاتیان بە شێوە عامەکەی، ینی هاوڵاتیان سێکیورن، ینی ئەزانن 5 ساڵی تر چی ڕوەیە، ئەزانن بۆ 10 ساڵی تر ژیانیان بەچێرە، ئەگە پارە کۆ بکەنەوە ئەزانن بەرەو کوێی بەرن. بەڵام ئەگە بێ پایەکانی ئابووری جێگیر حساب بکەین باز لە سیاسەتی ناجێگیر پایەکانی ئابووریکی جێگیر چییە؟ ئەوەیە کە تۆ ڕێژەی بێکایی لە هەرێمی لە وڵاتە ڕێژەیەکی ستانداردی عالەمی بێ. لە هەرێمی کوردستان سەر ڕێژەی بێکایی 27 بۆ 30 ستانداردەکەی نابێت لە ساڵ 90 بکە. کوا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ باشکردنی بۆ کەمکردنەوەی ڕێژەی بەکاری؟ ئایا قەرزی بچووکە؟ ئایا کەمکردنەوەی ڕێژەی باج و ڕسوماتە بۆ شەریکاتی بچووک مامناوەت کە لە عالەمە هەتا ئێستا ئەمریکا لە سایانەوەی شەریکاتی بچووک مامناوەدە باج و ڕسوماتی بۆ شەریکاتی بچووک مامناوەت کەمە، بۆ شەریکاتی گەورەی زۆرە، یعنی شەریکاتی گەورە کردوێتی بە داهاتێ بۆ وڵاتی خۆی. ئێمە ڕێک سیاسەتە کلاسیکی ساڵ 1974 شەریکاتی بچووک مامناوەندیان وا لێ کردووە کە واز لە کارەکەی بێنە، هیچ ئیشەکەی بۆ دەرنێنێ، هاتوون شەریکاتی گەورە لە باز خۆشە بن، لە ڕسومات خۆشە بن، پرۆژی گەورەیانێنێ. ئەمە ڕێک ئەو شێوازەیە کە لە ساڵ 74 شێوازی کلاسیکەکەی. ئەمە وەکوتمان هیچ بەنامەیەکیانێ بۆ ڕێژەی بۆ کەمکردنەوەی ڕێژەی بەکاری و پلان و هەنگاوەکانیشان پێمانەڵێن یا لی نازانن یا بە ئەنقەز نایانەوەی بکەن. بەڕای تۆ کامیانە؟ وەڵاهی من قەناعەتم وایە هەم لی نازانن و هەم لە دەریشەوە کە بۆیان تەڕحکە نایانەوەی جێبەجێکە. من ئاگادارم لە دەرەوە بۆیان تەڕح کراوە. خاڵپایەیەکی تر مەسەلەی هەڵاوسانی ئابووریە. تۆ بینیمە لە ماوەی ڕابردووە گرانێکی زۆرە بوو لە هەرێمی کوردستانە، دوایەوە پارەیەکی زۆر لە بازارە کشێنرایە و لە ڕێی پاشەکەوتی موچەوە. تۆ کاتێکە لە سا 25 بۆ لە سا 75 موچە خەڵکە بڕیت کە لە 1,300,000 موچە خۆردەیە، یعنی کەواتە تۆ
بەدەستی خۆت لە سا 50 بۆ لە سا بچن بۆ لە سا 75 موچەی لە سەدا 25 بۆ 30 هاوڵاتیان هەرێمی کوردستان لە بازارە کشێنیتەوە. ئەمە چی لەکەی؟ ئەمە سووری دارایی لە بازارە کەمەکەیتەوە. لێرەوە هەڵاوسانەکە ڕێک بە عەکسەوە دروستە بێت. خەڵک نابێت شت کڕێت و هەندانی خەرجی نامێنێ و لێرەوە بەهای شتەکان کەمەکات. لێرەوە تەسیر دەکاتە سەر کەرتی پیشە زازیتۆ. ببینیمانە چەند معمەل لە کار کەوتووە، چەند باڵندە نزیکی 800 باڵندەر ئیفلاسی کردو. جاوە کاکسۆلامەتی 20 زەبەت ئەمە شتێکی زۆر ناعیلمیەکەن بڵێ بۆ دوێنێ لە کەناڵێکی تر کە ئەوم باس کرد. تۆ دیقەت بن ئەم وڵاتە چەند حیزبیە، ئەم وڵاتە سەرمایەکەی بازارەکەی چەند خۆڕە کراوە. زۆرینی ئێستا حکومەت قەرزاری بەڵێندەرەکانە. کام بەڵێندەرانە؟ بەڵێندەرە بێ پشتەکان پارەی لێوەرگرتوون، پارەیان نایەتەوەی پرۆژەکان، بەڵام پارەی لای بەڵێندەرە گەورەکانە. حکومەت خۆی قەرزاری ئەوانە؟ حکومەت قەرداری بەڵێندەرە بچووکەکانە، ئەوانەی کە پشتیوانی حیزبیان نییە. پارەی لێوەرگرتوون یا لە بانکەکانە یا پارەی پرۆژەکانی ناونەتێ و ئێستاش فلاسیان کردو بەڵێندەرە گەورە حیزبیەکان. بەڵام لە 2001ەوە پارەیەوە بەڵێندەرە حیزبەکان پارەی لای ئەوانە و لێ شەوەر ناگرێتەوە. یعنی هەرتو پارەی بەڵێندەرە گەورەکە حیزبەکان وەرگرەوە کە حەقی هاوڵاتیان و حەقی ئەم نیشتمانە بێرەوە بەڵێندەرە بچووکان، هەم ئەو فێرە بکە قۆڕەکاری نەکەوە، هەم ئەوەی خواریشۆ فێرە بێ وای لێت کە ئیفلاس نەکات و دەستکا بکات. متمانە یعنی ئەمە دروست دەکاتەوە جارێ. یعنی بەڕاستی ئەمە ئەگەر قەناعەتم وایە دوژمنی سەختترین دوژمنی ئەم هەرێمەشتی وا ناکە. ئەوە تەنها نمونەیەکە باسێکە. ئەوە باسمان لە هەڵاوسان و باسمان لەو شێوازی مامەڵەیە لەگەڵ کردی ئابووری ئەمانە. خاڵێکی ترکە مەبەسم لەو باج ڕسوماتە نیشتیمانی ئەبێ بە نیشتیمانی بکرێ. باج ڕسومات لە هەرێمی کوردستانە بۆ کوێچ؟ کاکسۆران لە پەرلەمان نازم ئاگاداریت کەس ئەزانێت باج ڕسومات لە وڵاتە بۆ کوێچێ؟ دائیرەی مرد فەرمو تۆ وەستە کرد بۆ کرد ئەتوانی پارەنیت ناتوانێت. ئەی بۆ کوێچێ پارەکەی؟ ئەی ئەم هەموو خان و بەرە و مەعاملەیە یعنی بۆیە کاتێک کە ئەمە ناشەفافە داهاتێکی گەورەی نیشتیمانیە کراوە بە داهاتێکی حیزبی و ئەونی من ئاگادارم ڕێک برابە شەکرێت بە ڕێژەیەکی جیاواز. ئەمە خاڵێکی تر. بەڵام کاتە باج ڕسومات لە وڵاتانی تر ئەخرێت و خزمەتی کەرتی دایبەت لێرەوە کەرتی دایبەت بۆ خۆی گەشەکە سوتەمەنی بۆ دابینەکەی زۆرشتی بۆ دەبن. یعنی تۆ دیقەت بن ئۆباما پێشەوەی واز بێنە ئەزانی گەورەترینیشی چی بگردی؟ هیچ شێوە نەبوو لەگەڵ سووریا ڕێکەوانەیە کە لە وشانی کە ڕێکلامی بۆ کرد و شانازی بۆ کرد. ئەوێ هێڵی ئەنتەن تەوان خۆی ڕێکلامی بۆ کرد، ڕێکلام وەکو ڕێکلامی مارکە. ئەیوت خۆشی پیشانە، ئەیوت هێڵی ئەنتەرنێت ئەمەوێ لە ئاستی پێویستا بێ و سەریعترکەم بۆ لە بەرەوەی بازرگانەکان زووتر پەیوەندیکەن بە یەکەوە. هاوڵاتێکی کڕیا بێ بە ئاسانتر بچێتە ناو شەریکاتە. لا ئێمە جارە واز لە هێڵی ئەنتەرنێت بێت ئەی سوتەمەنی ڕێگاوبان کە ئەمە زۆر گرنگە. ڕێگاوبان بۆی خەڵک بن، ڕێگاوان بەسم لێ شێوازی گواستنەوەی کاڵاکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی. خاڵێکی تر کە ئێمە هەر نیمانە کە پایەکی گرنگی ئابوووریەکی جێگیرە سیستەمی بانقیە. یعنی ئێستا ڕێک ئەم هەرێمە و کوای ئینسانێکە دڵی نەبێ، چونکە بانک ئیشی ئەو دڵە ئەکا کە خوێنێنە و خوێنە بە پارە ئێنێ و پارە ئەبە. ئێمە ئەو قەیرانەی لە ڕابردووە ئەو دەست بەسەراگرتنی کە بۆ پارەی بانقەکان کردیان و کەسایەتی حیزبی پارەکانی بانقەکانی من ڕاکێشان متمانەی هاوڵاتیان و بانک نەما. ئێستا چۆن وا لە هاوڵاتانێکی پارە خاتە بانک بۆی پارە بسۆڕێت، هەموو پارەکانی لە ماڵەوەیە، هەم ناچارێکا زۆری لێ خەرجکە و هەم لە بازاریشە ناسۆڵێ. زۆر زاید ئەوەی کە جارشتر متمانە بە بانک لە لای هاوڵاتی لاواز دەکا. ئەو حەدەسەیە کە لە 12 ئایاری ڕابردوو لە هاکردنە ئەلکترۆنیەکە بینیمان، ینی ئەمەش بووە مقۆ جا مەبەستم لەوەی ینی ئەمە ترسەکەی خۆی دایەتی دکتۆر لە ئێستای هەرێمی کوردستان لەسای ئەم شێوازی حکومڕانیە. قسەکە لەسەر چی؟ ئەمە شتێکە قسەی من نییە، ئەمە علمیە و چەندی ساڵە و تازەترین تیۆرە. فەرمو جێبەجێکرد، فەرمو لە سا چەندان بن لە سایەکی جێبەجێ نەکراوە. ئەی تۆ چۆن ڕۆتانە بڵێ سیستەمێکی ئابووری مێ، چۆن توانی بڵێ من حکومەتم مێ؟ هەر حکومەت ئەی ئەمە ناکات چی ئەکا؟ زۆر باش، قسەکە لەسەرەوەی. زۆر کاکسۆران ئەم دەسەڵاتی ئێستای هەرێمی کوردستانە لە بەرامبەر هاوڵاتیانی لە بەرامبەر کۆمەڵگاکەی دەسەڵاتێکی بەرپرسیارە؟ بەداخەوە ئەو دەسەڵاتی کە حکومڕانی هەرێمی گرتووەتە دەست لە قڕکردنی ئەم خەڵکە دەستی هەبووە، نەک بەرپرسیارە لە پاراستنی. بەنمونە زۆر جار لە هەرێمی کوردستان تیشکە خرێتە سەرەوەی کە تیرۆر مەترسیە لەسەر هەرێمی کوردستان. ئەزانی بەقەر تیرۆر چیتر مەترسیە لەسەر هەرێمی کوردستان کە
حکومڕانانی هەرێمی کوردستان خۆیان هۆکارن بۆ ئەوەی کە ئەم هەرێمەوای لێبێ پیسکردنی ژینگە پیسکردنی ژینگە لەبەرەوەی 500 پاڵاوگەی نایاساییان دروست کردووە خاک و زەوی کوردستان و کارگەکانیان کە دووکەڵە ڕێژن بەسەر کۆمەڵە ناوچەی هەرێمی کوردستانە و ژینگەیان پیس کردووە هۆکارن بۆ سەرەتان بڕۆ بزانە نەخۆشخانەی هیوا و نانەکەلی بە قەرمەترسی تیرۆر خەڵک لە بین نەچووە ئەوان ژینگە و هەوای کوردستانیان پیس کردووە. ئەمە یەک دوو بەقەر شەڕی تیرۆر کە شەڕی داعش بووە چەند شەهیدی پێشمەرگە و بریندار دراوە هەموو ساڵێ بەقەر ئەو ژمارەیە بەس بە ڕووداوی هاتوچۆ بە هۆکاری نابەرپرسیاری ئەم دەسەڵاتە بەرامبەر بە ڕێگاوبان و بە سەلامەتی ژیانی خەڵک دەمرێ و بەکەوتە و کەمەندامە بێ. لە چه وڵاتێکا ساڵانە 2000 کەس بە ڕووداوی هاتوچۆتیاچن ئێمە لە شەڕی تیرۆرە 1600 شەهیدمان داوە 10,000 بریندارمان داوە بزانە ساڵانە بە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان کە تیرۆرێکی سپیە چەند تووشی مەترسیە بێ. ئەمانە باکیان نییە. بڕۆ سەیری ڕێگاوبانی نێوان هەولێر و سلێمانی کە دوای داخستنی ڕێگای کەرکووک بزانە هەر ئینسانێکی سەلیم بێنی بڵێ ئەمە ڕێگای نێوان دوو شارەکە 27 ساڵە حکومەکە و ڕۆژانە ملیۆنێک بەرمیل نەوتی فرۆشتووە پێتەڵێکی پێتەڵێ ئەم حکومڕانانەیانەوێ میلەتە ڕۆژ بە ڕۆژ دەناو بچن بچەوسێنرێنەوە بفەوتێن. کاکسۆران ئەو بۆ ئەسپ و عارەبانەش نابێ و جادەیە بەڵام تەنکەر و لۆری و خەڵک و هاوڵاتی پیاە ڕۆژانە جگەلەوە یەکێکی تر لە مەترسیە زۆر گەورەکان کە ئەمان دەستیان تایە هەیە دەرمانە. بڕۆ لە هەموو وڵاتانی دنیا کامی دواکەوتووە ئەگەر پزیشکێک بۆت نەنووسێت چ جۆرە حەپێک و ئەم جۆرە حەپە بکڕە هیچ سەیدەلەیەک ناتوانێت دەرمانەکەت باتێ. بەڵام بڕۆ بۆ هەر سەیدەلەیەکی هەرێمی کوردستان بە فەردە چیتەوێ بیکڕە بۆ چونکە شوێنی ساختکردنەوەی دەرمانی تەزویری خراپ و گەچ و ژەهر و ئێرێ لەبەرچی لەبەرۆی دوو بەرپرسی باڵای مافیا ئاسا لە سلێمانی و هەولێر دەستیان گرتۆ بە سەرهێنانی دەرمانە هیچ کەس ناتوانێت کۆنتترۆلیکە ئەمانە مەترسی ئەمە بەرپرسیارەتی بەرامبەر بە هاوڵاتی بە نمونە باسی کشت و کاڵکرا بۆچی جوتیارێکی ئێران جوتیارێکی لوبناان و ئەردەن و تورکیا تەماتەکەی میوەکەی بەم هەموو گواستنەوە ڕێگایە قازانجەکە کاتێگاتە هەرێمی کوردستان بەڵام جوتیارێکی ئاکرێ و پێنجوێن بۆ ناو بازاڕەکەی خۆیان زیانەکەن تەماتەکەیان بێ. لەبەرچی لەبەرەوەی ئەوان خاوەنی وڵاتێکن دەوڵەتەکەیان بازاڕی بۆ دۆزیونەتەوە دامی جوتیارەکە بە هەموو پێداویستیەکانی و کاتێکیشکە یەک سندوق میوە و تەماتە لە حدود ئەچێتە دەرەوە ئەم جوتیارە فاتورەکەی باتەوەڵێ من ئەم ساڵ 100 پلاسکۆ سێ و تەماتەم ناردووە 100 ئەوەندە هاوکاریە کرێت کرێکەی یەکەم وەرەگرێتەوە دووەم تەشجیعیش وەرەگرێ بۆ توانێت تەماتەکەی بێنێت لە سلێمانی بیفرۆشێ لە تەماتەی پێنجێن هەرزانتر بێ و جوتیارەکەی دیار بەکرد قازان زیاتر بکە. جوتیاری کوردی 6 تا پارەی 2014 گەنم هێوەری نەگرتووە. ئەمە هۆکارەکەی کێیە؟ هۆکارەکەی ئەوەیە بۆ پارەی گەنمیان وەرنەگرتووە لەبەرەوەی ئەمان پارەی بانقەکانی عێراقیان بردووە عێراق هەڵێگەر خەمی جوتیارەکانی خۆتانە ئەو پارانەی بانقەکان کە 10 میلیارد دۆلارە بردووتانە بماندنەوە با پارەی گەنمەکەتان بین. ینی دەستیان بردوو بۆ پارەی ئەو بانقانی کە سەر بە حکوومەتی ناوەندیشن. بەڵێ 10 میلیارد دۆلاری پارەی حکوومەتی عێراقی کە لە 2014 لە هەرێمی کوردستان بووە لە هەولێر و سلێمانی کەس تا ئێستا نازانێت چیان لێ کردووە. ئەمە بەرپرسیارەتی نییە یەکێک لە وڵاتێکەوە بێ بڵێ من کارگەیەکە ێنم بۆ ئەم هەرێمی کوردستانە بۆی ئێوە قازانجی لێ بکەن دەستی کارکیایە کار بکە بۆی کە خەڵک نەڕوا مەوادەکە لە دەرەوە بێنێ. پێڵن لە 150 بە ئێمە ئەویژەڵێ بەڵێتان دەبێت چکە لە وڵاتان ئیسtismار وایە لە نا بەو جۆرە نا ئێمە لە 150 بین بەشدار بین لەگەڵ تا تۆ لە 150 قازانجەکەمان بەرێ و فەرمۆرە کارگەکەت دانێ بۆی بەشێک لەو کارگانەی هاتوونەتە ئەمەرێمە لەو کۆمپانیانەی هاتوونەتە ئەمەرێمە بەو جۆرە قازانجی لە 150یان بەبێ سەرمایە و دەزمایە لێسەنن چلونۆی بۆ خۆی هێڵنەوە زەرەریش بکە حەقیان نییە.
ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە وابێ، لە هیچ شوێنێکی دنیا نییە وەزیرێک سەرۆک حکوومەتێ جێگر سەرۆک حکوومەتێ دەسەڵاتێک دەوڵەمەنەکانی ئەو وڵاتە بن، کۆمپانیاکان هی ئەوان بن. ئەوەشی کە هی خۆیەتی شەریکین بە لە 150 بە بێ سەرمایە و دەستمایە. ئەمە چ بەرپرسیارەتیەکە بەرامبەر هاوڵاتی، چ بەرپرسیارەتیەکە بەرامبەرەوەی کە ئەمانە دەستی کار. ئەمانە لە ماوەی 2007 تا ئێستا کە نەوتیان دەرهێناوە یەک کارگەی پترۆکیمیاویان دروست کردایە، ئێمە تووشی ئەم هەموو قەیرانە نەبووین. تەطویری پاڵاوگەکانی هەرێمی کوردستان کە دوو پاڵاوگەمان هەیە ڕەسمی، دعمیان نەکردووە، تەطویریان پێ نەداوە، خۆیان تەطویریان کردووە، حکوومەتی عێراق ئێستا بەکاریانە هێنێ. باشە؟ یعنی تۆ نەوتەکە بەری لە دەرەوە بە هەرزانتر لە هەموو دنیا بیفرۆشی، بەڵام ئامادە نەبی بیدەی بە پاڵاوگە ناوخۆیەکەت بۆی نەوتەکەی لە ناوخۆ بەکار بهێنرێ، غازەکەی ببرێ بۆ محەبتەکانی کارەبا، گازوایلەکەشی بفرۆشرێتەوە، نەفتاکەشی ببرێتە دەرەوە. ئێستا عێراق ئەمادا بە کۆمپانیاکانی بە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان کارەباکەشی لێوەرەگرێت، بەنزین و نەوت و گازوایل و نەفتاکەشی لێوەرەگرێ. ئەمانەی خۆمان نایاندەنێ بۆ لەبەرەوەی بۆ ئەوان قازانجە بەرمیلێک بە $70 بە $50 $30 بیفرۆشن و پارەکەی نەهێننەوە. زۆر کاک سورن ئەم هەموو بێباچیە، چۆن ئەوها بە ئاسانی ئەم دەسەڵاتە پارتیوێشی توانیوانە تێپەڕێنن، ینی ئەم هەموو ماوەیە 27 ساڵە بەتایبەتی لە ئێستا دەکات بشتە ڕوو لە ینی ئەمانە بەشێکی هۆکارەکەی ئەوەیە کە دەستگای ئەمنی دادوەری هەموو حکوومەت بەدەستی خۆیانەوەیە خەڵکیان ناچار کردووە، یا بێ شەریکمان بیت ئەگەر بزنسەکەی، ئەگەر نایەڵینەوەشت دەستکەوێ ئیفلاسە پێەکەین. خەڵکی تریشیان ناچار کردووە چارەکە موچە و ڕوبع موچە یا هەر نادەینێ، یا بێ قبولت بێ ئاوا بدەینێ. احتیکاری هەموو شتێکیان کردووە، ڕوو لە هەر شوێنێکەکەی کلیلەکەی لای ئەوانە بۆی خەڵک ناچارکەن، بێ ئیرادەیکەن، تەسلیمیان ببێ. زۆر باش. وەجگەلەوە پشتیوانیەکی ناڕەوای نێودەوڵەتیشیان لێ ئەکرێت لە پێناوی بەردەوامی ئەو قازانجەی خۆیەکەنتر میلەت چی لێ دێبالەی بێ. زۆر باش. بەڵام ئەمە چارەسەرەکەی ئەوەیە کە خەڵکی کوردستان قسە لەسەر چارەسەر دەکەین لە کۆتایی بەرنامەکە العادە قسە لەسەرەوە دەکەین کە چ بکرێ باشە بۆ ئەم دۆخە چیدی وەکو خۆی بەردەوام نەبێت. دکتۆری بەڕێز، بەجددی ئەگەر بیان وست بایە ئەم دەسەڵاتە پارتی وێشێتی لانی کەم دەیانتوانی ئەگەر نەگەن بە ئەوەی کە ببن بە خاوەن اقتصادیش سەر بەخۆش بۆ ئەم هەرێمە، بەڵام شتێکی معقول پێشکەش بکەن، پێشکەش خەڵکی خۆیان بکەن. خۆی بەداخەوە کێشەکە ئەوەیە ئێستا ئەم سیانەمان لەوانەیە بزانین پلانی تورکیا و ئێران چێ لە ڕێقسادیەوە. ئەمە بەتاکید باکسل لەوە نەکەین، بەڵام قسەکە لەسەر چێ بانە منەوە باسکەم بزانین ڕۆیای سیاسی و ئابووریان چێ، بەس نازانی هەرێمەکەی خۆمان ڕۆیای سیاسی و ئابووری چێ، نیشتیمانی خۆمانە نازانین حکومەت بەتەمای چێ، نازانین پلانی بۆ ئەم ساڵ چێ بۆ پارچێ. ئاخر لە هەموو وڵاتێکە ئێمە چەجار باسم کردو سەیری ئەگە بمان ویستایە بۆ لە زانکۆ سیرمان کردایە پلانی سیاسی و اقتصادی بۆ 4 ساڵی داهاتی ئەم وڵاتە چه سەری چیمانە کرد؟ سەیری بودجێ گشتی وڵاتەمانە کرد. ئەمە یەکێکە لە نیشانەکان. ئەزانی کە بە تەخمینی پارەی بۆ بەشی سەربازی، بەشی پەروەردە، بەشی تەندروستی، بەشی کەرتە ئابوورەکانیتر ئەزانی ئەمە ئەوێ بەرەو کوێ بچێت. آخر ئێمە هێشتا هەر لە دوای 2013 بودجە ناچێتە پەرلەمان. بودجەمان نییە، پارەکە هەیە، بە سیاسەتی بودجەمان نیە تا ئێستا. نازانی ئەو وەزارەتە لەسەر چ بنەمایە پارە وەرەگرێ، لەسەر چ بنەمایەک بۆ نمونە وەزارەتی سامان سروشتەکان ئەڵێ 100 ملیاری سوتەمەنی وەزگەکان پارەی وەزگەکان قەرزارە. بۆ قەرزاریت؟ یعنی لە هەموو وڵاتێکە سامان سروشت چاوی داهات بوو، بەڵام سەرێکی قەرزارە، قەرزاری دەرەوەی. یعنی زیاد لە 33 تریلیۆن دینار 33 تریلیۆن دینارون تا کۆتایی 2016 ئەم حکومەتە قەرزاری هاوڵاتیان و کۆمپانیای ناوخۆی و کۆمپانیای نێودەوڵەتی 4 تریلیۆنی هی دەرەوە 2 تریلیۆنی کۆمپانیەکانی ناوخۆ. ئەی باشە لە تۆ لە تا 2000 ئەمە 2 ساڵ ڕۆی نەوت بەرز بەوە چەند قەرزایەوە، ئەبێ بزانین چەند نەوتە ناردەکردو بە چەند فرۆشتە ساڵی پار بەتەمای چەند قەرز بیتەوە. تازە بە تازەوەکو نوکتە هەرانی بەڕاستی مە لە هەج وڵاتێکا بڵێ نوکتەیە
فەرمانگەیەکدا ئەنێ فەرمانگەی پێداچوونەوە بەسەر قەرزەکان بزانین چەند قەرزان یعنی لە کۆمپانیایەکە محاسیبەکە ئەگەر نەزانێ ئەم کۆمپانیا خاوەنەکەی پێ بڵێت چەند قەرزارم و چەندم هەیە ئەگەر نیزانانی دەریەکە چکە تۆ چۆن محاسبێکی ئەمانە ئیشی محاسبەکەش ناکەن یعنی وەزارەتێکی گەورە و گوران بەم هەموو مۆزەفەکە پێ وەزارەتی داراییبووری وەزارەتی پلاندانەمان نازانین چەند قەرزارە و چەندە پارەی لای خەڵکە ئەو پارەی کە لای خەڵکە حیزبی و ناتوان لێ وەرگێتەوە ئەو پارێشی کە ئێمە قەرزارین لە گیرفانی هاوڵاتان ئێنەوە پارەی داناغازە پارەی کۆمپانیە و دەوڵەتەکانە بۆی بەڕاستی من بۆی ئەمە وت تۆڵی ئەم دوو حیزبە ئایا تا بۆچی نایانێ ئەمەکە ئەمانە ڕوئیای شخصی و بنەماڵی حیزبی باڵی کێشاوە بەسەر ڕوئیای نیشتیمانی و خزمەتکردن هەموو وڵاتێ ڕوئیایەکی وا گەورەی هەیە هەموو شتێکاتە قوربانی نیشتیمانە هەموو شتێکاتە قوربانی یا هیچ نەبێت تۆزێکی خوا بای ئەونیش خزمەتی هاوڵاتیانەکە کە مێژەکەی بەڕۆسووری بنووسێتەوە دکتۆر دەگوتری ئەم دوو حیزبە ئەگەر بیانەوە دەتوانن شت بکەن و شتیش دەزانن و بای ئەوە شارەزاییان هەیە بۆ هەرێمێکی بچکۆلەی وەک هەرێمی کوردستان هەندێک شتی معقول پێشکەش بکەن هەڵبەت ئەگەر بیانەوە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی ئەو کۆمپانیا و پرۆژانی کە شخصین هی حیزبین تا ئێرە ینی ژیانیان تێدا تا ئێرە کۆمپانیا و پرۆژەی گەورە گەورن ئەم قسەی ڕاست نییە ئەم قسەی من لە ڕاستە کێشەکەەوە ئەگەر لە هەوڵا ویستێکیان هەبووە ئەتوانی بۆیان چ دەسەر بەس ئێستا بە جۆرێک قاچیان کەوتەتە ناو ئەم گەندەڵیە و ئەم تۆڕە نێو دەوڵەتی و ناوخۆیە هێزیان هەیە بەسەریانە و خۆشان توش بوون و خەڵکی تریشان توش کردووە و قوربانەکەش میلەتە بە ئاسایی ناتوان لی بێنە دەرەوە ئەگەر بشیانەوێ ناتوان لی بێنە دەرەوە لە سیستەمی ئیداریە هەیە ئەمە سونەتی ئیداریە ئەگەر بتەوێت گۆڕانکاریکەی بەتایبەتی لە هەرێم گۆڕانکارێکی سادش لە دەستگایەکە لەم سودا بتەوێ بیکەی لەوانەیە چەند شتێک بەدڵی تۆ نەبێ بەدڵی فڵان نەبێ بەس بۆ ئەوی ئێرە باشکەی ئەبێ فڵان کەس قوربانی با بخۆی کاتێ حکومەتێک بەم سەراپا گەندەڵی و ناشەفافی و دزی و جەردەیە ئەگەر تۆ بتێ گۆڕانکاری لەم هەرێماکە بێت چەند کەس زەرەرکە چەند کەسایەتی مەکتەبی سیاسی و چەند حیزب و چەند بەڵەندەری حیزبی و چەند بنەماڵە زەرەرکە بۆیە بە ئاسایی ناتوان دەست بەرن بۆوان بە ئاسایی ناتوان ئەوانە بێدەنکەن کە زەرەرەکەن بۆ نمونە لە مەکتەبی سیاسیە ئەندامی مەکتەبی سیاسی و توێتی ئەگەر بێت و بن دیوارەکانی من ببڕن من دەزەکارە کێشمەوە کەواتە لێرا کاتێکە نایبڕن ڕوئیای حیزبی زاڵە بەسەر ڕوئیای چاکسازیە بۆیە کێشەکە لەوەیە ئەمانە تازە خۆیان وایان فێر کردوون و ئەبێ تێریشانکەن تاکە چارەسەر بۆ ئەم ئەوەیە بەڕاستی من هەموو شەوتومە ینی ئەوانی کە لە دەروی یەکێتی و پارتین ئەبێ ئەوانیش بە ڕوئیایکی حیزبی مامەڵە نەکەن لەگەڵ ئەو دوو حیزبە ئەمە زۆر گرنگە ئەگەر ئەوان ئامادە نەبن باز بن بە بەشێکی خواستە حیزبیەکانیان دڵنیا بە ئەم وڵاتە بەرەو خراپترەچێ ئەم هەرێمە بەرەو خراپترەچێ یعنی ئەگەر دەسەڵات وا بیرکاتەوە یەکێتی و پارتی و دەرەوەی ئەوانیش وا بیرکەنەوە بچنە تەفاسیلی ئەوەی لە فڵان پۆستی حیزبیە و لە فڵان دەستکەوتی حیزبیا من زەرەرەکەم ئەگەر پێکەوە بین یان ئەگەر پێکەوە نەبین ئەوە لەو کاتە یعنی تر فەرقەکە چییە زۆر باش هاوڵاتی لەم بینەیە لە بینی ئەو دوو بەرداشەیە پێم وایە هەر نەتیجەکەی وەگەێنرا زۆر باشە کاکە سۆرانجان لای ئەم دەسەڵاتە ڕوتە بڵم لای پارتی و یەکێتی چۆن لە هاوڵاتی کوردی دەڕوانندرێ هاوڵاتی کوردی هاوڵاتێکی ڕێز لە ژیراوە ئەم گەلی کوردە گەلێکی مەزنە چوزانم چی ینی باوەڕ بکە کاک شۆڕش لە هەموو دنیاە چ دەوڵەت و نەتەوەیە کە ئێستا گەر تەماشا بکەی زۆر لە دواون نرخی ئینسانەکانی ئەو وڵاتە ئەو نەتەوە و ناسنامە لە هی ئەم میلەتە زۆر زیاترە لە هەموو دنیاە چۆن بەم نەتیجە گەیشتووی بەو نەتیجەیە ئەگەر تەماشا بکەی هاوڵاتی هەر وڵاتێک لەم هەرێمی کوردستانە هەر ستەمێکی لێ بکرێ وڵاتەکەی لە دووری دنیاوە لەسەری بەدەنگ دێ ئێمە ڕۆژانە لە هەموو وڵاتانی دنیا بەهۆی کۆچەوە بەهۆی بێناسنامەی و بێدەوڵەتی و بێگوزەرانیەوە گەنجەکانمان ڕویان لە وڵاتان کردووە ئەسڵەن بەشێکیان چارە نووسیان لەو ڕێگایە دیار نییە نازانن لە کێ داوا بکەن کە گەنجێکی کورد کێ خاوەنێتی تاکو لەو وڵاتە بچن داوای تەرمەکەشی بکەن ئەوەی کراوە بەشێکی بە شخصی و بە عیلاقاتی شخصی لە ڕێی هەندێک ڕێکخراوی NGO کراوە ئەگەر نا ئێمە بێناسنامەین تا ئێستا ئێمە
لە هاوڵاتیەکانمان لە ئاستی بەرپرسیارەتی حکوومەت بۆ دابینکردنی مافەکانیان لە ناوخۆوە هەتا هەر شوێنێک تەماشای بکەی بێمافی و بێڕێزی و بێبەهاییە. کەواتە وەکو چۆن بۆ اقتصاد ئێمە دیدێکی نیشتیمانیمان نییە لە لای ئەم دەسەڵات و ئەم دوو حیزبە و هەتا بۆ هاوڵاتیانیشی ئەم دیدە نیشتیمانیە بە دڵنیاییەوە چەندین گەنجی ئێمە لە تورکیا دراوەتەوە بە سووریا و بە وڵاتان کەس نەبووە خاوەنی بێ. شتێکمان هەیە بە ناوی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە، ئەوەندەی خەریکی هەندێک مەسائلی تایبەتی و نوێنەرایەتی حیزبی و بزنس و ئەوانەیە ناسنامەی میلەتی ئێمە هەربوونە لای ئەوان. ئەسڵەن حەزەکەی بڕۆ بۆ نوێنەرایەتی حکوومەتی هێرێم لە وڵاتانی ئەوروپا بزانە چەند بەدەمتەوە دێن، بزانە چەند پێشمەرگەی بریندار چۆتە وڵاتێک هەر ئەگەر لە ڕێی شەخصی و عیلاقاتەوە نەبێ لیان نەپرسیوە. بۆیە ئەمانە میلەتیان بۆ ئەوە قوبوڵ کردووە دەستەمۆیکەن بیچەوسێننەوە و داهاتەکەی بەرن و ڕەشی نەدەنداوی مافی خۆی کاگەر دەنگیشی هەڵبڕی تۆمەتی تیرۆر و تۆمەتی جۆرا و جۆر بڕۆ بزانە زیندانەکانیان پڕە لە کێ؟ پڕە لە کوڕی ئەو میلەتە کە هەریەکە بەهۆی بەدبەختیەکەوە تووشی گرفتێکیان کردووە یا تۆمەتێکیان کردووە و خستویانەتە ناو زیندانەکانەوە. ئەمانە هۆکارەکانی چییە؟ هۆکارەکانی ئەو سیاسەتە شکست خواردووە فاشیلە بێ ڕوئیایەیەکە هەموو ئامانج و سیاسەتەکەی بریتە لە خۆدەوڵەمەندکردن و ئەمە گرفتێکی گەورەیەکە لە وڵاتە هەیەمانە تێر نابن. یعنی کەسێک لە وڵاتێک سەرۆک وەزیران بووە ئیمتیازیشی بۆ وڵاتەکەی هێناوە بەڵام بۆی نەریتێکی خراپ دانەهێنێت لە دەسەڵات دێتە خوارەوە. ئەمانە مدیر مەکتەبێکیان نایەتە خوارەوە، ئەمانە یەکێک بەریدی کردووە چەند ساڵاڵە نەخێر هەرە بێ من بەرید بم ڕێ ناکاتەوە. ئەمە سەیرەکەی ئەبینێ لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی وایەوی ژوای لێدێ. بۆیە لەم وڵاتەی ئێمە عەقڵیەتێکیان هێناوەتە پێش کێ چنگی لە هەر شوێنە گیر بوو بیر لە خۆ دەوڵەمەند کرد دەوڵەمەند بوون بکاتەوە بۆ لەسەر حسابی خەڵکیش. بۆیە دۆسیەکانی گەندەڵی و فەزاحەتی تاڵانکردن و دزی و بەهەدەردانی ئەم وڵاتە هەمووی لە نەزاهەیە وڵاتە تۆزی لێ نیشتووە. کێ دادگایکە؟ کێ نەزیحترە لەوانە بێ دادگایان کا؟ کەس نییە. کێ لەوانە دەسەڵاتی زیاترە کە ئەم وڵاتیان تاڵان کردو بێ دادگایان کا؟ کەس نییە. ئەو دادوەرەی کە دایان ناوە دادگاییان کە زۆری زعاجیان کا بەیانی بە یەک تەلەفۆن لە دادگای نەزاهەوەی نێرن بۆ دادگای مناڵان نەوجەوانان ئیهانەیەکەن. زۆر ئیزعاجیان کە لە کەلارەوەی نێرن بۆ زاخۆ بۆی کە ئیتر بیر لەوە نەکاتەوە یاساوە زۆریش ڕووی داوە زۆر ڕووی داوە. دادوەر هەیە بڕیاری لەسەر کەسی سیاسی داوە بە دەردێکیان بردووە ئێستا خۆشی نازانێت کەوتووەتە کوێوە، ئێستش باجەدا، ئێستش عقوبەیەدا. بۆیە ئەمانە بۆ حکومڕانی ناشێن، ئەمانە بۆ واشێن هەمویان دادگایی بکرێن بە عیبرەت بۆی کە خەڵک نەوێرێەوە حکومڕانی. بەس کاک سۆران دەگوتری ئەگەر بۆ حکومڕانیش نەشێن لە ڕاستیدا بۆ ئەم کۆمەڵگەیە دەشێن. ئەم کۆمەڵگەیە لە ناو دوو قەوزە دەگوتری خۆی کۆمەڵگەیەشی چوزانم ینی ئامادەی تێدایە بۆ قوبوڵکردنی بچووکی بە تایبەتی بچووکایەتیکردنی ئەم دوو هێزە ینی کە خۆیان لە ئەسڵدا دوو هێزی بەشێک لەم کۆمەڵگایە وایە بەشێکی ئەو بێ ئیرادەی و تەسلیم بوونەی هەبووە، بەڵام بەشێکیشی بەڕاستی ملی نەداوە. خۆ ئەوانەی کە دەنگیان بەم هێزانەی دەرەوەی ئەم دەسەڵاتە داوە ینی ڕازینین بە حکومڕانێتیە، ینی قبولی ناکەن وابێ. ینی گەنجێک کە دەنگی بە من داوە لە پەرلەمانی کوردستان بۆ دەنگی نەداوە بە یەکێک لەو دەسەڵاتە لە بەرەوەی ئەوانی قبول نییە و نموزەجی منی ئەوێ. بۆیە لێمە پرسێتەوە ئەگەر شتێک هەبێت نادیار و ناشەفا بێ پێمەڵێ بۆم ڕوونکەرەوە ئەمە دروست بووە، بەڵام دەبێ ڕێکخراوتر و بەهێزتر ببێ و پشتیوانی زیاتر ببێ بۆی بتوانین بەرەنگاری ئەمانە ببینەوە کە تا بینەقاقایان لە داهاتی ئەم وڵاتە و لە دزی لە وڵاتە و لە خوێنی ئەم میلەتە غەرق بوو و ئامادەنین دەستبەرداری ببن پەنا بۆ هەموو شتێکە بن. بۆ ئێستا دەبینی لە هەڵبژارنەکانی ئەم دواییانە پەنا بۆەوە بن کە نفوزیان دانەبەز ئەگەر بە تەزویریش بێ بۆ لەبەرەوەی ئامادەنین دەستبەرداری ئەو ناز و نیعمەتە ببن کە هیچ سەرۆکێکی وڵاتانی دنیا هێندەی
بەرپرسە دز و گەندەڵەکانی وڵاتە لە ناز و نیعمەت و خۆشی و هایلایڤانین. بۆ چونکە وەک کاک دکتۆر وتی لە وڵاتانە سیستەمی بانقی هەیە، ناتوانن پارە بخەنە ژێر زەمین و فەردەوە و بیشارنەوە و کەس پێیان نەزانێ. ئەو کارتی بانقەی پێیەتی ئەزانرێت چەنی لەسرە، ئەزانرێت چۆن بەکاری هێناوە، ئەگەر زیادی کرد بە ناسروشتی. ئەمە نەک بۆ بەرپرسان، ئەمە بۆ هاوڵاتیە کە ئێستا من هاوڵاتیەک بم لە هەر وڵاتێکی پێشکەوتوی دنیاە، سەرمایەکەم لەوەی کە زیاترە زیادی کرد پۆلیس بانگ مەکە، ئەڵێ یا تۆ تلیاکە فرۆشی یا ئیشی ڕەشەکەی لە پشتەوەی یاسا لێت قبول ناکە، ئەبێ بیسەلمێنی ئەم پارە چییە. زۆر باشە. بەڵام ئەمانە نەگەو پارەی هەیەە ناسەلمێ، ئەوەشی دزیویانەکە کە سەلماویشە دزیویانە، کە سەلماویشە دزیویانە بردویانە ڕێکار و شاردنەوە ئەویان بگرە. بۆیە ئەمانە بە ئاسانی دەستبەرداریەوە نابن کە لە وڵاتە دەستیان کەوت. زۆر باشە، زۆر باشە. دکتۆر قسە لەسەر ئەوە کرد کە ئەم هەرێمە بەرەو خراپتر دەڕوە، بەڕاستی تر ماوە ڕوودا، یعنی شتێتر ماوە. ینی من وتم ئەگەر بێت و لایەنە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتی مامەڵەیەکی نیشتیمانیان نەکەن لەگەڵ قەزیەکان، خەمی مێژووی خۆیان نەخۆن، بەڕاستی مێژووی ئەوانیش بە جوانی نانووسێتەوە. چونکە ئەمڕۆ هاوڵاتیەک ئەگەر ئومێدێکی ما بێ ئەم وڵاتی چۆڵ نەکرد بێ بە ئومێدی ئەوەی ئەوان دەروی دەسەڵات بتوانن شتێ بکەن. بینیمان لە هەڵبژاردننی پێشوە من لە شوێنێکتر وتم باشترین بەڵگە بۆ ئەوەی کە بزانین ئەم حکومڕانیش کەس خواردووە و ئەمانە بە تەواوەتی متمانی هاوڵاتیان لەکی زاو هەڵبژاردننی پێشوە. هەر ئەو تەزویرە منەظەمە بە کورسی تەزویریان کردووە، ئەی سەلمێنێک کە ئەمانە تاو بێ ئومێد بوون لە هاوڵاتیان ناچارە بێدەستبەرن بۆ. بۆیە ئەمە زەنگێکە بۆ لایەن سیاسەکانی دەرەوەی دەسەڵات کە ئەمان دەتوانن چی بکەن؟ ئەمان دەتوانن پرۆژەی نیشتیمانی پێشکەشکەن، ئەمان دەتوانن لەسەر ئەو خاڵە نیشتیمان نەناخۆی یەکێتی پارتیش بێدەنگ تا نانیشن، دەست ناخەنە ژێر چەناگان ئەوان بە ئارەزوی خۆیان مانەوەڕێ سیاسیکەن. گرنگ ئەوەیە ئەوان بەرگەی فشارەکان گرنگ ئەوەیە ئەوان لە سکەوتە حیزبەکانی خۆیان تا ڕادەیەک خۆش بن بۆ ڕێکەوتن، بۆ ئەوەی بتوانن یعنی منونێک بە باسەکەن. ئەوە ئێستا بەرامبەر بە کۆمەڵەکرێ. ئەگەر ئەو حیزبانی دەروی یەکێتی و پارتی هەمویان یەک بن، ناڵم یەک حیزب بن، بەس هەمویان مامەڵەیەکی پتەوی نیشتیمایی لە بین یەکان هەبێ، ئایا هیچ حیزبێک دەتوانێت دەست بەرێ بۆ شتیوە؟ ئەو پەرتەوازەی لایەنە سیاسەکانی دەروی یەکێتی پارتیە ئەو دۆخەی دروست کردووە کە ئەتوانێت ئەوان ببنە نێچیر و لایەنە سیاسەکانی تریش وان لێ ببنە قوربانی. بۆیە بەڕاستی منەڵم کات زۆر بە فیڕۆ دراوە لایەنە سیاسەکانی دەروی دەسەڵات، چیتر نابێت کات بە فیڕۆ بدرێ. ئیتر ئایا لە پەرلەمانە فراکسیۆنی هاوبەش دروستەکەن، ئایا لە دەرەوەیە، بەڵام گرنگە یەکەم بەرگەی فشارەکان بگرن، دوو ئامادەی قوربانیدان بن، سێ ڕوئیایەکی نیشتیمانیان هەبێت جیاواز لە ڕوئیایەکێتی پارتی. ڕوئیایەک کە وەک کاکسوان ئەڵێ چی ئەکرێ بە هاوڵاتی لە هەرێمی کوردستانە، هاوڵاتیە کە پشتیوانی حزبی نەبێ ڕقەمەکەی جیاوازە لە هاوڵاتیە کە لە فلان کۆمیتۆ فلان لە فلان ناوچە بێ، کەواتە هەر بنەمای هاوڵاتی بوون لە هەرێمی کوردستانە دەمێکە لەژێر مەترسیایە، هاوڵاتی بوون لەژێر مەترسیایە. ئیتر چۆن ئەم هاوڵاتی ئینتیمای بۆ نیشتیمانە بێ، چۆن ئینتیمای بۆ حکومەتە بێ، چۆن لە دەرەوە ئەتوانێت بەرگری بە باش باسی ئەم وڵاتەکە، چۆن ئەتوانێت لە دەرەوە بخوێنێت و علم و دیراسە بێنێت و ئەم وڵات و خزمەتی ئەم وڵاتەکە. یعنی بۆیە ئەڵام لێرە هەموو شتەکان بە حیزبی کراوە بەداخەوە، بەڵام هەرگیز نابێ بە ئومێد بین. یعنی چەندین وڵاتێ لە فەڕەنسا خۆ زۆر دوو نییە شۆڕشی کرد و 60ەکان بوو، بزان فەڕەنسایەکی دروست کرد. یعنی ئەمریکا وڵاتێک بوو لە محتەلی بەریتانیا بوو، بەریتان داگیری کرد و بزانێت سەر چیە کات. بۆیە ئێمە خۆمان مقارن ناکەین، بەڵام ئەگەر بێت و سەرکردەمان نەبێت، سەرکردە بە معنای قوربانی دەر، بە معنای ئەوەی ڕچەشکێن، بە معنای ئەوەی نیشتیمانی بێ، بە معنەوەی بۆ هاوڵاتی بێ، بۆ پلۆپۆز نەبێت. ئەزمموی اقتصادی تورکیا ناچینە سەر ئەزمونە سیاسەکەی لە 10 ساڵی ڕابردوو، ئەمەش نزیکترین ئەزمونێکە لە خۆمانەوە دەشێ، ینی ئەمە ئیسفادی لێ بکەین، ینی تا ئەندازەیەک ناوە زۆر تەوا بن هەموو جارێک قسە لەسەرەوەکەم، ینی بەڕاستی حیف ئێمە دانیشین لۆمەی تورکیاکەین وامان پێکا ئێرەمان پێکا کە تۆ حکوومەتەکەی خۆت هاوزمان و هاودین و هاو نیشتیمان و هاووەتەنی خۆتەوە پێکا، ئەی تۆ قابلە ئەی تورکیایەک ئەو دڵسۆزی میلەتەکەی تۆیەتی نەوتی تۆ ئەبات، نەوتی تۆ ئەبات، داهاتی بەرهەمی ناوخۆی تۆ ئەپوکێنێتەوە لە پێناوی چیە؟ لە پێناوی هاوڵاتەکەی خۆیەتی. من توێژینەوەیەکمان کرد لەسەر چی؟ لەسەر من شخصی خۆم کە توێژنەوەکەم کرداوم لێکرا، حکوومەتی عێراق لە دوای 2003
ڕوخانی سەددام حکوومەتی تورکیا لە دوای هاتنە سەر حکومی یەکپارتی بەبوونی هەموو تێبینیەکان لەسەر مامەڵی شخصی ڕەجەب تەیب ئەردۆغان و گۆڕانی ئایدیا و بیرکردنەوەکانی واز لەوە بێنە بەڵام بەداتا پێتەڵێن بەغات چی لێ هات و تورکیا چی لێ هات هەردووشان لێکات دادگای چۆن گەڕا بۆ شوێنی خۆی هات قەرزەکانی چۆن نایەوە بە سیستەم خۆ ئەمە بە قسە نابێ دانیشە بە وەزیر تۆ پێشنیارێت چێ بەدەم پێوە وەڵا ئەو باشە لێپرسینەوە لە یەک پێیەکی مۆزەفەکانی حکومەتەکات شخصی خۆی ئەمانە کی ئەتوانم جاری وایە بریکاری وەزیرێک لە وەزیرەکە زۆر زەر دەسەڵاتیە وەزیرەکە ماستایی بۆکە لە وڵاتە بۆ لە بەرەوەی ئەو سەر بە حیزبەکە لە فلان شوێن لە فلان جوغرافیا دەسەڵاتی باڵیش پەیدا بووە بڵێ بۆی ئەڵام یعنی کاتێک کە تورکیا ئەمەد بۆ ئەکا نەتیجەکەی ئەوەی لە دووە داروسیەوە بازاری تۆ کۆنتترۆل کردووە لە لای خۆشەوە بامشەوە مامەڵە ئەکاو بەرگەی ئەو هەموو فشارێت نێودەوڵەتی ئەگرێت لە پێناوێت چ لە پێناوی توانیویانە خاڵێکی تە زۆر گرنگە هۆشیاری میلەت میلەت ئێمە هۆشیارە بەڵام بەداخەوە من ئەڵەم ئەو یەکێتی و پارتیە هەرگیز لە سەدادەی ئەو دەنگەشیان لەگەڵ نییە کە هێنن ئەوەی کە لەگەڵ یانە یا لە ترسایە لە برسایە ئەوان بە ئەنقەس کاتە قەیرانی دارایی دروستەکان لەبەر ئەوەی خەڵک پێویستی بە حیزب بێ خاڵێکی لە ترسایە لەبەر ئەوەی هێزی ئەمنی لە وڵاتە تەحکومەکات ئەم هێز و ترسەوای کردووە بەشێکی زۆر لە پێناوی ئەو دوانە ناچارە ئینتیماژ نە ئینتیمای حیزبی نە ئینتیمای ئایدۆلۆژان ئینتیمای ژیان بەزێ بۆی بژی ناچارە پشتیوانەکە بەس بۆی بژی خەڵکێکی زۆری ژێ لە دەروێکێتی پارتی تا ئێستا ئامادەی قوربانی بە بۆیە گرنگە ئەمە مەسئولیەتی لایەنە سیاسەکانی دەرەوەیە ئەو هاوڵاتیانی کە تا ئێسش قوربانیەن و ئامادەن قوربانی بن پێویستە ئومێدی ئەوانە نەبڕن زۆر باشە کاک ئێستۆران ئێوە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان لە کاتی چاوکەوتن و چوزانم موسائلەی وەزیر یا کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت بە تایبەتی نێچیروان بارزانی قسەتان لەسەر ئەو هەموو مەترسیانە کردووە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە بە تایبەتی لە بوعدەی اقتصادیەکە بە تایبەتی ئەم پیاوەلانی کەم لەلاو حزبەکەی خۆی بە دەوڵەت مەدار و بە پیاوی ئاوەدانی ئەم وڵاتە ینی وێ ناکراوە و عرض کراوە بۆ خەڵک بەدڵنیاییەوە لە هەمومان باشترە زانن چۆن دۆخی خەڵک باشە کرێ و چۆن وڵات ئاوەدان و پێشەکەوێ دەزانن لە هەمومان باشترە زانن بەڵام ئەوەی ئەوان بەلایەنەوە گرنگی خۆیان چۆن بمێننەوە چۆن پێگەیان بەهێزتر بێ و دەستکەوتیان زیاتر بێ بەم عەقلیەتە حکومڕانیەکەن ئەوان ئاگدارن لە ناو خەڵک چی دەگوزارێت دۆخی خەڵک ژیانی خەڵک بەڵێ چاکە زانن ئەسڵەن زۆر جار گاڵتەیان بەو هەژاریەی خەڵک دێ ئەڵێن کوا خوتایسە کەس لە برسانە مردووە خەڵک بۆ دۆخی خراپە زۆر باشە بۆ شکەوانەوەی بینن مۆڵە خۆشەکانی خۆیانە قازانجی مانگانی کە بۆیانە بنەوە قازانجێکی زۆرە ئەوان کرێی بازار و بینا و قازانجی کۆمپانیاکانیان کە بۆیانە بە نوارزیاکە یان کەواتە خەڵک بۆ خراپە ئەوان ئەبینن تەرفیهیاتی خەڵک چکە بەشێکی زۆر لەوانەی کە لەوان نزیکن مستەفیدن و بۆ خۆیان ژیانەکەن و حەقیشیان بۆ نییە وڵاتە چی لێ دێ هاوڵاتیەکەی دراوسی و هاو نیشتیمانیەکەی گەڕەکەکەی و قەزا و ناحیەکەی چی لێ دێ باکیان نییە خۆی و دەوروبەرەکەی تێرن مستەفیدن لەو هەموو دزی و پیسخۆری کە هەڵیان ڕشتەوە بۆ خەڵکێک ئیدی زۆر چاکە کاتم نەما زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە زۆر بەڕێز دکتۆر کاروان حەمەد ساڵح پسپۆری کارژێڕووی ئابووری زۆر سوپاسانەکەم زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ